بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. خوشویستان، سلام و رحمت و مهربانی خوای پروردگارتان لسر بیت. خوای پروردگار به لطف و کرمی خوی بمان گەڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی. خۆشحاڵم کە جارێکی دیکە دێمەوە خزمەتتان لە بەرنامەی سەرفرازان. ئومێدمان وایە جێگای ڕەزامەندی خوای پەروەردگار بێت و پاشانیش ببێتە مایەی بەرچاوڕوونی ئێمە و مایەی ڕێنمونی ئێمە. بۆیە باسی سەرفرازان دەکەین بۆ ئەوەی بزانین کەسانی بەختەوەر و سەرفراز کێن و بۆ ئەوەی بزانین سیفەتەکانیان چۆنن، ئێمەش ڕێگای ئەوان بگرین بە ئومێدی ئەوەی خوای پەروەردگار ئێمەش لەو کەسانە بگێڕێت کە کەسانێکی سەرفرازن لە دنیادا بەختەوەر دەبن، لە قیامەتیشدا عاقبەت خێر و براوە و سەرفرازن. یەکێکی دیکە لەوانەی کە سەرفرازن کە موژدەیان پێدراوە و کە لە دنیادا بەختەوەرن و خاوەن فەزڵ و گەورەی و ڕێزن و لە قیامەتیشدا خوای پەروەردگار دەیان خاتە پلە بەرزەکانی بەهەشتەوە، ئەو کەسانن کە خاوەن عیلمن، ئەو کەسانن کە ئەهلی عیلم و زانست و زانیارین. زانایان هەڵگەری دینن، هەڵگەری پەیامی خوای پەروەردگارن و هەروەها زانایان جێنشینی پێغەمبەرانن، سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. زانایان پارێزەری دینی خوای پەروەردگارن. زانایان گوتراوە وەکو کەشتی نوحوان، هەر کەسێک لەگەڵیاندا سەرکەوێت بێگومان ڕزگاری دەبێت، هەر کەسێکیش سەر نەکەوێت لەگەڵیاندا و لێیان بەجێ بمێنێت بێگومان غەرق دەبێ و تووشی گومڕایی دەبێت. خوا پەنامەندات. خوای پەروەردگار زانایانی کردوتە شاهێد لەسەر گەورەترین حەقیقەتی ئەو دینە کە بریتیە لە تەوحید. بۆیە خوای گەورە بۆمان باز دەکات، دەفەرمێت شەهید الله أنه لا إله إلا هو والملائكة. خوای پەروەردگار شاهێدی دەدات و فریشتەکانی خوای پەروەردگار شاهێدی دەدەن لەسەر چی؟ لەسەر ئەوەی کە خوای پەروەردگار هیچ هاوبەشێکی نییە کە بە حەق بپەرسترێت، شیاوی پەرستن بێت بێجگە لە ئەڵڵا، بێجگە لە خۆی. خوای پەروەردگار هاوبەشێکی نییە کە شیاوی پەرستن بێت و شیاوی ئەوە بێ کە بیپەرستی و شیاوی پەرستن بێت. ئەنجا خوای پەروەردگار ئەو شاهێدی دەدات. فریشتەکانی خوای پەروەردگار ئەو شاهێدی دەدەن. خوای گەورە دەفەرمێت و ئولو العلم قائما بالقسط. و هەروەها زانایانیش ئەوانەی کە ئەهلی عیلمن ئەو شاهێدیە دەدەن کە خوای پەروەردگار تاکو تەنهایە و هیچ هاوبەشێکی نییە. بۆیە بیلالی فارسی دەفەرمێت بەڕاستی لە گەورەی زانایان و ئەهلی عیلم ئەوەیە خوای پەروەردگار کردوونی بە شاهێد لەسەر گەورەترین حەقیقەتی ئەو دینە کە بریتیە لە تەوحید و یەکتاپەرستی. ئیبن کەثیریش دەفەرمێت بەڕاستی ئەوە لە گەورەترین فەزڵ و پاداشت و تایبەتمەندی کە زانی زانایە کە لەسەر تەوحید کردوونی بە شاهید. خوای پەروەردگار لە ڕیزی شاهیدی خۆی و فریشتەکاندا شاهیدی زانایانیشی باس کردووە. ئەوە گەورەترین تایبەتمەندیە، گەورەترین فەزڵ و گەورەیە بۆ ئەهلی عیلم کە خوای پەروەردگار کردوونی بە شاهید لەسەر چی؟ لەسەر تەوحید و یەکتاپەرستی. مەیمونی کوڕی میهران دەفەرمێت بەڕاستی نمونەی زانایان لەسەر زەوی و لە ناو کۆمەڵگادا وەکو نمونەی سەرچاوەیەکی زۆڵاڵ وایە، وەکو نمونەی کانیەک و سەرچاوەیەکی زۆڵاڵ وایە کە خەڵک لێی بەهرەمەند دەبێ و لە ئاوەکەی دەخواتەوە. زانایانیش ئابە و شێوازەیەوان وەکو ئەو سەرچاوە زوڵاڵەوان خەڵک لێیان بەهرەمەند دەبێت، لە زانست و زانیاریەکەیان لە عیلمەکەیان بەهرەمەند دەبێت، ڕێنمونی خەڵک دەکەن و هەروەها خەڵک هیدایەت دەدەن. و زانایان خوای پەروەردگار پلەیان بەرز دەکاتەوە لە ڕۆژی قیامەتدا. بۆیە دەفەرمێت یەرفع الله الذین آمنوا منکم. خوای پەروەردگار ئەو کەسانەی کە ئیمانیان هێناوە لە ئێوە دەفەرمێت خوای گەورە پلە و پایان بەرز دەکاتەوە. بەڵام والذین ئوتوا العلم دەڕەجات. ئەو کەسانەی کە خاوەنی زانست و زانیارین، ئەو کەسانەی کە ئەهلی عیلمن، خوای گەورە دەفەرمێ دەڕەجات، واتە پلەیان زیاتر لە بەهەشدا بەرز دەکاتەوە لەو کەسەی کە موسڵمانێکی ئاساییە. کەواتە ئەو کەسەی کە ئەهلی عیلمە سەرفرازە چونکە لە لای خوای پەروەردگار پلە و پایەی زۆر بەرزە، خوای پەروەردگار پلەی ئەو کەسانە بەرز دەکاتەوە. بۆ
بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم وإن فضل العالم على العابد كفضل القمر على سائر الكواكب فەزڵ و گەورەی زانایان بەسەر مسلمانێکی ئاساییەوە چۆنە ئەوەیە وەکو مانگ وایە بەسەر ئەستێرەکانەوە مانگ چەندە درەوشاوەیی و شەوقی زیاترە چەندە زیاتر شەوق لە زەوی دەدات و زەوی ڕووناک دەکاتەوە لە چاو ئەستێرەکان زانایانیش ئابە و شێوازەیەن ئینسانی زانا وەکو مانگ وایە بەڵام عابید و خواپەرستێک کە تەنها سوودەکەی بۆ خۆیەتی وەکو ئەستێرەکان وایە پێغەمبەر صلی الله عليه وسلم شوو بە هەندوویەتی بە ئەستێرە ئینسانی زانا وەکو مانگ وایە چۆن مانگ زەوی ڕووناک دەکاتەوە ئینسانی زاناش ئاوا کۆمەلگایکەی ڕووناک دەکاتەوە هەروەکو چۆن مانگ ڕووناکیەکەی بۆ غەیری خۆیەتی زەوی ڕووناک دەکاتەوە ئینسانی زاناش سوودەکەی بۆ غەیری خۆیەتی و بۆ هەموو کۆمەلگاکەیەتی بۆیە فەزڵ و پاداشتی ئەوەندە گەورەیە بەیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إن العلماء ورثة الأنبياء بەڕاستی زانایان جێنشینی پێغەمبەرانن سەلات و سەلامی خوای گەورەیان لەسەر بێت گەورەترین ئینسان لەسەر ڕووی زەوی پێغەمبەرانن سەلات و سەلامی خوای گەورەیان لەسەر بێت ئەو کەسانەشی کە جێنشینی پێغەمبەران بن بەڕاستی لە دوای پێغەمبەران دیارە گەورەترین ئینسانن و هەروەها چاکترین ئینسان دەیکێ لەو کەسانە سەرفرازتر هەیە بۆیە پێغەمبەران سەلات و سەلامی خوای گەورەیان لەسەر بێت لە دوای خۆیان دینار و دەرهەمیان جێنەهێشتووە علم و زانست و زانیاریان جێهێشتووە بۆیە دەفەرمێ فمن أخذه أخذ بحظ وافر بەڕاستی هەر کەسێک دەست بەو میراتەوە بگرێت دەستی بە بەشێکی زۆر چاکەوە گرتووە دەستی بە بەشێکی زۆر گەورەوە گرتووە میراتێکی زۆر گەورەیە لە بیری نەکەی ئەی مسلمان ئەو کەسە سەرفرازە کە جێنشینی پێغەمبەرانە سەلات و سەلامی خوای پەروەردگار لەسەر پێغەمبەران بێت ئەبوو موسلیمی خەولانی دەفەرمێت بەڕاستی نمونەی زانایان لە ناو کۆمەلگادا وەکو ئەستێرەکانی ئاسمان وایە زانایان وەکو ئەستێرەکانی ئاسمانن چۆن ئەستێرەکان ئاسمانیان ڕووناک کردوتەوە زانایانیش ئابە و شێوازەیە زەوی ڕووناک دەکەنەوە بۆیە سێ تایبەتمەندی لە ئەستێرەکاندا هەیە کە خوای گەورە باسی کردووە بە هەمان شێواز ئەو سێ تایبەتمەندیە لە زانایانیشدا هەیە خوای گەورە دەربارەیان دەفەرمێ یەکەمین وعلامات وبالنجم هم يهتدون خوای پەروەردگار نیشانەی زۆری داناون لەو زەویەیەدا و هەروەها ئەستێرەکانی کردووە بە ڕێنمونیکار ئەوانەی کە لە شەودا کاروان دەکەن و ڕێ دەکەن بە تایبەت سەردەمانی زوو بە ئەستێرەکان ڕێگایان دۆزیوەتەوە کەواتە ئەستێرەکان مایەی ڕێنمونین لە شەودا ئەنجا زانایانیش بۆ سەرزەوی ڕێنمونی کۆمەلگا دەکەن ڕێنمونی خەڵک دەکەن ئەو تایبەتمەندیە لە زانایانیشدا هەیە ئەستێرەکان لە ئاسمان ڕێنمونی خەڵک دەکەن کە خەڵک ڕێگا بدۆزێتەوە زانایانیش لە سەرزەوی ڕێگە نیشانی خەڵک دەدەن دووهەم دەربارەی ئەستێرەکان خوای گەورە دەفەرمێ وەلەقەد زەیەنە السەماء الدنیا بمەصابیح خوای پەروەردگار ئاسمانی دنیای ڕازاندۆتەوە بەچی بە ئەستێرەکان واتە ئەستێرەکان جوانین بۆ ئاسمان دەی زانایانیش جوانین بۆ سەرزەوی چونکە زەوی دەڕازێنەوە بە زانست و زانیاریەکەیان بە عیلمەکەیان بەوەی کە خەڵک ڕێنمونی دەکەن زانایان جوانین بۆ سەرزەوی سێیەمیان خوای گەورە دەفەرمێ وەجعلناها رجوما للشياطين ئەنجا ئەو ئەستێرانەمان کردووە بەهۆی ڕەجمکردن و تیرهاوێشکردنی ئەو ئەجینانەی کە دەیانەوێ بەرز ببنەوە بۆ ئاسمانەکان و خەبەری ئاسمان و هەواڵی ئاسمان بدزن بۆ کاهین و فاڵچیەکان خوای پەروەردگار ئەستێرەکانیان تێدەگرێت بۆ ئەوەی کە نەتوانن بەرز ببنەوە ڕجومەن للشەیاطین بە هەمان شێواز زانایانیش لەسەر زەوی ڕەجمی هەموو ئەو فکرانە دەکەن کە خەڵک گومڕا دەکات ڕێگەری لە هەموو ئەو فکرانە دەکەن کە خەڵک بە ئاقارێکی خراپدا دەبن و هەروەها خەڵک گومڕا دەکەن کەواتە بەڕاستی زۆر جوانی فەرمووە ئەبوو موسلیمی خەولانی کە دەفەرمێت زانایان وەکو ئەستێرەی ئاسمان وان چۆن ئەو ئاسمانە بە ئەستێرەکان جوان بووە ئەو زەویەش بەهۆی زانایانەوە جوان دەبێت چونکە زانایان ڕێنمونی کاری خەڵکن بەڵێ ئەو کەسانە سەرفرازن لە هەموو کەسێک سەرفرازترن چونکە وەکو ئەستێرەی ئاسمان وان وەکو سەرچاوەیەکی جوان و ڕێک و پێگوان
بەڕاستی خەڵک زۆر پێویستی پێ هەن چونکە ڕێنمونی کاری خەڵکن هەر کاتێک زانایان نەمان بەڕاستی خەڵک بەرەو گومڕایی دەڕواخوا پەنامانداد. زانایان وەکو مجاهیدوان بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک بێتە ئەو مزگەوتەیە کە مەبەستی مزگەوتی مەدینە بووە یاخود هەر مزگەوتێکی دیکەش بۆ ئەوە بێ کە خێرێک فێر بێت بۆ ئەوە بێ کە زانست و زانیاریەک فێر بێت خەڵک فێرکات و بۆ خۆشی فێر بێ پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم فهو بمنزلة المجاهد في سبيل الله وەکو من پلەی وەکو ئەو کەسەوایە کە تێکۆشەرە و مجاهیدە لە پێناوی خوای پەروەردگار بەڵکو بەرزتریشە چونکە ڕەنگە مجاهیدی بە زۆر کەس بکرێت بەڵام ئەوەی کە زانا دەیکات ئەوەی کە زانا دەیڵێت بەڕاستی بە ئینسانی زانا نەبێ ناکرێت. بۆیە ئیبن عەباس دەفەرمێت بەڕاستی گەورەترین جیهاد ئەوەیە کە ئینسان مزگەوتێک دروست کات بۆ ئەوەی خەڵکی تێدا فێری قورئان کات فێری سنەتی پێغەمبەر کات صلی الله علیه وسلم خەڵکی تێدا فێری فقه و زانیاری بکات فێری علمی شەرعی بکات. گەورەترین جیهاد ئەوەیە کە ئینسان مزگەوتێ بکاتەوە شوێنێک بکاتەوە کە خەڵکی تێدا فێری قورئان و زانست و زانیاری و علمی شەرعی بکات چونکە بەڕاستی ئەوەی کە زانا دەیکات ئەوەی کە بە زانا دەکرێت بەڕاستی بە کەم کەس دەکرێت و بە هەموو کەس ناکرێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکدا فەزڵ و گەورەیی ئینسانی زانامان بۆ باز دەکات و چاکە و خەیری ئەو کەسەی کە زانایە و خەڵک فێری چاکە دەکات پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆمان باز دەکات لە فەرمایشتێکدا کە فەرمایشتێکی صحیحە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم إن الله وملائكته خوای پەروەردگار بە ذاتی خۆی و بەو گەورەی خۆی ئەنجا فریشتەکانی خوای پەروەردگار کە تەنها خوای گەورە ژمارەکەیان دەزانێت کە چەندە زۆرن ئەنجا پێغەمبەر دەفەرمێ و ئەهل السماوات والأرض و هەرچی لە ئاسمان و زەویدا هەیە ئەهلی ئاسمان و زەوی هەر هەمووی دەفەرمێ حتى النملة في جحرها وحتى الحوت حتا وەکو مێرولەیەک لە ناو کونی خۆیدا ماسیەک لە ناو دەریادا چی دەکات ليصلون على معلم الناس الخير صلوات لەسەر ئەو کەسە دەدەن کە ئینسانەکان فێری چاکە دەکەن کە کۆمەلگا بەرەو خێر دەبن کۆمەلگا فێری خێر و چاکە دەکەن. خوای پەروەردگار سەڵاواتی خوای پەروەردگار یعنی خوای گەورە لێت خۆش دەبێت فریشتەکان دوعای خێرت بۆ دەکەن ئەهلی ئاسمان و زەوی بۆ ئەو کەسەی کە بەڕاستی ئەهلی عیلمە داوای لێ خۆشبوون دەکات و هەروەها دوعای خێری بۆ دەکات ئەهلی ئاسمان و زەوی تەنانەت مێرولەیەک و حوتێکیش لە ناو دەریادا سەڵاوات لەسەر ئەو کەسە دەدەن کە خەڵک فێری چاکە دەکات چه گەورەیەک لەوە گەورەتر هەیە. بۆیە لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم وإن العالم ليستغفر له من في السماوات ومن في الأرض دەفەرمێت بەڕاستی ئینسانی زانا ئەو کەسەی کە ئەهلی عیلمە بەڕاستی ئەهلی ئاسمان و زەوی هەر هەمووی داوای لێ خۆشبوونی بۆ دەکات تەنانەت ماسیەک حوتێک لە ناو دەریادا داوای لێ خۆشبوون لە لای خوای پەروەردگار بۆ کێ دەکات بۆ ئەو کەسەی کە ئینسانێکی زانایە و ئەهلی عیلمە دەی ئەی زانا چ گەورەیەک لەوە گەورەتر هەیە چ بەختەوەریەک سەرفرازیەک لەوە گەورەتر هەیە کە هەموو ئەهلی ئاسمان و زەوی داوای لێ خۆشبوون بۆ ئەو کەسە دەکەن کە ئینسانێکی زانایە و ئەهلی عیلمە. ئەو کەسەی کە زانایە خوای پەروەردگار ئیرادەی خێری بەو کەسە هەیە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم من يريد الله به خيرا يفقهه في الدين ئەو کەسەی کە شیاوی ئەوە بێ خوای گەورە ئیرادەی خێری پێ هەبێت ئەو کەسەی کە بگاتە ئەو ئاستەی خوای گەورە ئیرادەی خێری بەو کەسە هەبێ پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسە شارەزا دەکات لە دین واتە دەبێتە کەسێکی زانا دەبێتە کەسێکی ئەهلی عیلم و زانست و زانیاری دەی پێغەمبەر دەفەرمێ خوای گەورە ئیرادەی خێری بە هەر کەسێک هەبێ لە دینی خۆیدا شارەزای دەکات. دەی بەڕاستی ئەوەش گەورەیەکە بۆ ئینسانی زانا. زانایان لە خواترسن لە سایەی عیلم و زانست و زانیاریەکەیان لە سایەی خواناسیەکەیان لە هەموو کەسێک زیاتر لە خوای گەورە دەترسن. إنما يخشى الله من عباده العلماء خوای گەورە دەفەرمێ ئەو کەسانەی کە زانان خوای گەورە دەناسن وەکو خۆی لە هەموو کەسێک زیاتر لە خوای پەروەردگار دەترسن. ڕێگای زانست و زانیاری ڕێگای چوونە بەهەشتە
پیغمبر د فرمی صلی الله علیه وسلم من سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له طريقا الى الجنه. هر کسی ڕێگایەک بگرێتە بەر کە لەو ڕێگایەوە زانست و زانیاری و علمی شەرعی فێر بێت، خوای پەروەردگاریش ڕێگای چوونە بەهەشت بۆ ئەو کەسە ئاسان دەکات. هەر کەسێک ڕێگای زانست و زانیاری بگرێ بەڕاستی، خوای گەورەش ڕێگای چوونە بەهەشت بۆ ئەو کەسانە ئاسان دەکات. واتە ڕێگای زانست و زانیاری، علم و زانستی شەرعی چییە؟ ڕێگایەکە بۆ چوونە بەهەشت. ئەوە گەورەیە، ئەوە سەرفرازیە و برانەوە و بەختەوەری دنیا و قیامەتە. سهلی کوڕی عەبدوڵڵا دەفەرمێت من أراد أن ينظر إلى مجالس الأنبياء، هر کەسێک دەیەوێت تەماشای کۆڕ و مەجلیسی پێغەمبەران کات، فلينظر إلى مجالس العلماء، با تەماشای کۆڕ و مەجلیسی زانایان کات، چونکە زانایان میراتگەری پێغەمبەرانن سەلات و سەلامی خوای گەورەیان لەسەر بێت. چی لەوە گەورەتر هەیە؟ کۆڕ و زانست و کۆڕ و زانیاری و کۆڕ و مەجلیسی زانایان وەکو چی وایە؟ وەکو کۆڕ و مەجلیسی پێغەمبەران وایە سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. ئەنجا کێ زانایە؟ ئایا کێیە کە ئەو فەزڵ و پاداشتە گەورەی هەیە؟ زانا ئەو کەسەیە کە کار بە عیلمەکەی دەکات، زانا ئەو کەسەیە کە ئینسانێکی لە خواترسە، ئینەما یەخشە الله من عیباده العولەما، زانا ئەو کەسەیە کە ئیسلام بەکردەوە تەفسیر دەکا بۆ خەڵک، زانا ئەو کەسەیە کە وەکو سەرچاوەیەکی زوڵاڵ وایە لە ناو کۆمەلگادا، زانا ئەو کەسەیە وەکو ئەستێرەکانی ئاسمان وایە بە عیلم و زانست و زانیاریەکەی کۆمەلگا سەرزەوی ڕووناک دەکاتەوە، زانا ئەو کەسەیە وەکو مۆم وایە دەوروبەری خۆی ڕووناک دەکاتەوە بە زانست و عیلم و زانیاریەکەی، زانا ئەو کەسەیە کە دڵەکان ڕووناک دەکاتەوە بەهۆی ئەو عیلم و هیدایەتەی کە پێێتی، زانا ئەو کەسەیە کە دڵەکان ئاو دێر دەکات بەهۆی چیەوە؟ بەهۆی عیلم و زانست و هیدایەتێک کە لە لای خوای پەروەردگارەوە و لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم بۆی بەجێماوە. ئەو کەسە زانایە. زانا ئەو کەسەیە کە کلیلی خەیرە لە ناو کۆمەلگادا. پێغەمبەر صلی الله علیه وسلم مژدەی داوە بەو کەسانەی کە کلیلی خەیر و چاکن. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم إن من الناس مفاتيح للخير مغاليق للشر. بەڕاستی کەسانێک هەن لە ناو کۆمەلگادا کلیلی خەیر و چاکەنە، کلیلی خەیر و چاکەنە کە دەرگای چاکە دەکەنەوە لە ناو کۆمەلگادا و هەروەها دەرگای خراپە لەسەر خەڵک لا دەبن و هەروەها دای دەخەن. جا پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم فەطوبە، بەڕاستی خۆشی بۆ ئەو کەسە، بەهەشت بۆ ئەو کەسەی کە کلیلی چاکەیە لە ناو کۆمەلگادا، دەبێتە هۆی کردنەوەی کلیلی خەیر و چاکە بۆ خەڵک و هەروەها بۆ کۆمەلگا. خۆشی بۆ ئەو کەسە، بەهەشتی خوای پەروەردگار و ناز و نیعمەت بۆ ئەو کەسەی کە کلیلی خەیر و چاکەیە لە ناو کۆمەلگادا. ئینسانی زانا لە دوای مردنیشی خەیر و پاداشتی ئەو زانست و زانیاریەی کە هەی بووە کە کتێبێکی نووسیوە، خەڵکی فێری چاکە کردووە، خەڵکی ڕێنمونی کردووە، قسەی باش و چاکەی بۆ خەڵک کردووە، پاداشتی ئەو چاکەی لە دوای مردنیشی هەی بە هەر بۆی دێت لە ناو گۆڕدا. واتە زانایان نەمرن نامرن، خەیر و چاکەکەیان لە دوای مردنیشیان هەر بۆ دێت. ئەنجا لە دوای باسکردنی ئەو فەزڵ و گەورەی و چاکەی زانایان هەندێک حەق و ماف هەیە کە لەسەر هەموو موسڵمانێک پێویستە بەرامبەری زانایان ئەو حەق و مافانە جێبەجێ بکات. یەکەم لە حەقی زانایان ئەوەیە کە ئێمە لەگەڵ زانایاندا بە ئەدەب بین و ڕێز و حرمەتی زانایان بگرین. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم لە ئێمە نییە، لە ڕەوشتی ئێمە نییە، لە دینی ئێمە نییە، لە دینداری ئێمە نییە بەڕاستی کێ وەیەعریف لعالمنا حەقه، ئەو کەسەی کە حەق و مافی زانایان جێبەجێ نەکات، ڕێزیان نەگرێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەوە لە ئێمە نییە. ئەنجا دووهەم لە حەق و مافی زانایان ئەوەیە کە زانایان ئەزیەت نەدەین و هەروەها لە خۆمانەوە ناویان نەڕزێنین و بە خراپە باسییان نەکەین. ابن عباس دەفەرمێت ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت، بەڕاستی هەر کەسێک زانایان هەر لە خۆیەوە ئەزیەتیان بدات، ئەزیەتی پێغەمبەری داوە صلی الله علیه وسلم. بۆچی؟ چونکە زانایان مریادگەری پێغەمبەرانن سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. هەر کەسێکیش ئەزیەتی پێغەمبەر بدا صلی الله علیه وسلم وەکو ئەوە وایە کە ئەزیەتی خوای پەروەردگاری دابێت. کەواتە وریا بە ئەی ئینسان یەکێ لە حەق و مافەکان ئەوەیە کە زانایان ئەزیەت نەدەی و هەروەها بە خراپ باسییان نەکەی. ئەنجا سێهەم لە حەق و مافی زانایان ئەوەیە کە ئینسان زانایانی خۆش بوێت،
بۆیە عەبدوڵڵای کوڕی مبارەک دەفەرمێت یان زانا بە یان زانست خواز بە یاخود ئەو دوانت خۆش بوێت، چوارەمیان مەبە، یان ئەوەتە ئینسانێکی زانابی، یان ئەوەتە زانست و زانیاری فێر بە، یان ئەوەتانەیە ئەوانت خۆش بوێ لەبەر خاتری خوای پەروەردگار. ئەنجا چوارەم لە حەق و مافی زانایان ئەوەیە کە زانایان سەرخەین و هەروەها پشتگیری زانایان بکەین. بۆیە یەکێک لە زانایان دەفەرمێت، گوتم بە سەعیدی کوڕی جوبەیر کە نیشانەی تێدا چوونی کۆمەڵگە چییە؟ فەرمووی بریتە لە نەمانی زانایان لە ناو کۆمەلگادا. هەر کاتێک زانایان لە ناو کۆمەلگادا نەمان، بەڕاستی ئەو کاتە ئەو کۆمەلگایە و ئەو خەڵکە بەرەو ئاقارێکی زۆر خراپ دەڕوات. کەواتە پێویستە بەڕاستی زانایان کە ئەوەندە فەزڵ و پاداشت و گەورەییان هەیە، ئەوەندە گەورن لە لای خوای پەروەردگار، کەسانی سەرفرازن، دەبێت ئێمەش حەق و مافیان جێبەجێ بکەین و هەروەها خۆشمان بوێن لەبەر خاتری ڕەزامەندی خودای پەروەردگار. دەی بەڕاستی ئەو کەسانە سەرفرازن کە ئەهلی علمن، کە ئەهلی زانست و زانیارین، کە کار بە زانست و زانیاریەکەیان دەکەن، ئەو کەسانە هەم لە دنیادا بەختەوەرن، خاوەن گەورەیین، خاوەن فەزڵن، مەجلیس و کۆڕیان وەکو مەجلیسی پێغەمبەران وایە. لە قیامەتێشدا ئەو کەسانە سەرفرازن و براون و خوای پەروەردگار لێیان ڕازیە و پلەیان بەرز دەکاتەوە لە ناو بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆیدا. خوای پەروەردگار ئێمەش وا لێ بکا کە ئەهلی علم بین، ئەگەر ئەهلی علمیش نەبین، کەسانی ئەهلی علممان خۆش بوێت و پشتگیریان کەین و لەگەڵ کەسانی ئەهلی علمی ڕاستەقینەدا بین، ئەوانەی کە کار بە زانست و زانیاریەکەیان دەکەن، ئەوانەی کە لە خوا ترسن. خوای پەروەردگاریش لەگەڵ ئەوانمان حەشرکا و لەگەڵ پێغەمبەردا صلی الله علیه وسلم کۆمان کاتەوە، بەختەوەر و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکات. خوای پەروەردگار لە دنیادا بەختەوەرمان کەی، لە قیامەتیشدا سەرفرازمان کەی بەهۆی دەستگرتنمان بشريعتي توا. آمين. وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.